بەناوی خۆی بەشنەوە مێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەتی و عزیز و خۆشەویست. هەڵوەستەی ئەم جارە جیاواز لە هەڵوەستەکانی تر باز لە دیاردەیەکی جوانی ناو کۆمەلگای کوردی دەکەین. دیاردەی بەهانەوە چوونی هاوڵاتیان بۆ خاوەن قوربانیەکان لە کاتی کارەساتەکان. لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵێکدا دوو ڕووداوی دڵتەزیێن ڕوویدا، هەریەکیان لە شاری هەولێر و یەکێکیان لە شاری سلێمانی. لە شاری هەولێر بینیمان لافاوەکەی شاری هەولێر لە کاتێکا کە خاوڵاتیەکی زۆر بۆ نەهۆی قوربانی و هاوکات ونبوونی تەرمی ئەو منداڵە نۆمانگەی کە لە شاری هەولێر ماوەیەکی باش هاوڵاتیان بە دوایدا دەگەڕان، بەدەمەوە چوونێکی زۆر باشی هاوڵاتیان هەبوو بۆ ڕووداوە و لە پشتمەوە ئەو کارەساتی کە لە سلێمانی ڕوویدا هاوکات بەهانە و چوونێکی زۆر باشی هاوڵاتیان هەبوو بۆ خاوەن ماڵی قوربانیەکە. بۆ ئەمڕۆ دەمەوێت هەڵوەسە لەسەر و بابەتەیە بکەم، بزانین ئەم دیاردە جوانەیە لە کۆمەلگای ئێمە چۆن پرێوی زیاتری پێ بدەین و دەمەوێت بزانین ئەم ڕووداوی شاری سلێمانی چۆن بووە لە هەڵوەستە ئەمڕۆ بینەرمان بن. ئەوەی کە کورد پێی ناسراوە یەکێکە لەو دیاردانەی کە هەمیشە هاوکار و یارمەتیدەری دەوروبەرەکەی بووە، هەر لە مێژووە پێوەی دیارە. دیقەت بە سەردەمانی زوو ئەو ئەگەر بچیتە لادەیەک بە غەریبیان بزانایەتە نانێش لە مزگەوتەکە بمایتەوان بریتەوە ماڵەوە. بۆ نمونە ئەگەر بچیتە قەزایەک مەطعەمی لێنەوە نانێش بە بێ خواردن بڕۆیتە دەرەوە خزمەتێکیان نەکردی. بۆ نمونە ئەگەر هاتووم گرفتێکت لەسەر جادەیە لێ قەومایە چەندین کەس ئەوەستا و داوای هاوکاری و داوای یارمەتی دەیە کردی. ئەم دیاردەیە زۆر جوانە و ئومێدەوارم هەر بەردەوامیش بێ و ئێستا شتیامان ئاماوە گرنگی پێ ئەدێ. لەبەر ئەوە ڕاستی هەموو یەکێکمان تووشی ڕوودا بووین، بەڵام کە کاتێ هەستەکەی دەوروبەرەکەت بە ڕووداوەکە دەزانن و دەوروبەرەکەت هاوکارتن و دەوروبەرەکەت لێ دەپرسنەوە وردە ڕووداوەکەت لا ئەوەنە بێتەوە لا ئاسایە بێتەوە. لەبەرەوە مێژووی کورد پڕە لە دیاردەی بەهاناچوون و پێکەوە بوون و هاوکاریکردن. بەڕاستی ڕووداوێکی زۆر ناڕەحەت بوو، زۆر زەحمەت بوو، بەڵام ئەوەی کە بوو بەهۆی جێگەی دڵخۆشی هەم بۆ خەڵکی سلێمانی ئەوە بوو هەمومان ئێمە هەستمان بە تەعزێباری و بێتاقەتی کرد. بەڵام کە کاتێ سیرتەکەی لە هەموو شوێنەکانەوە ڕنگدانەوەیکی جوانیان کرد و هاوخەمی و هاودەردی خۆیان بۆ ئەم بنەماڵەیە دەربڕی، وای کرد تا ڕادەیەک ئەو جۆرە قورسایەتی کە لەسەر دڵی تاک بە تاکی شاری سلێمانی دروست بوو کەم بێتەوە. ئەو قورسایەتی کە لەسەر ئەم خێزانە بەڕێزە دروست بوو دیقەت بە کە ئەیان دوێنی ئەو خەڵکە هەمی بەدەمیانەوە، ئەو خەڵکە هەمی خەمە هاو ناڕەحەتی خۆی دەرەبڕێ و دایمە بە چەندین وشەی جوان بە چەندین شێوازی جوان هاوخەمی دەرەبڕێ. من دڵنیا دەکەمەوە وای کردووە کاریگەریەکەی زۆر کەم بۆتەوە. لەبەرەوە بەهانەچوونێکی زۆر جوان بوو، جێگەی خۆشحاڵی بوو، هەر لە حکوومەتەوە بیبینە، هەر لە هەموو تاکێکی ئەم شاری سلێمانیەوە ببینە، هەر لەو شارانی دریشەوە کە لە هەولێرا بینیمان، کە لە دۆ کاوینمان، کە لە شار و شارژەکانی کە بینیمان، جێگەی دەستخۆشیە، جێگەی ڕێزە، جێگەی پێزانینە. بەهاناوەچوون من چیم پێ ئەکرێ بوو ئەم شوێنە ئەوە گرنگە. ئایا تەنها ئەتوانم خاوخەمی دەربڕم؟ ئایا ئەتوانم بەو ئالەتی کە لەبەر دەستی منە بەدەمیانەوە بچم؟ ئایا ئەتوانم هاوکار و یارمەتی دەریان بم ئەگەر هاتو من پزیشکێ بم یاخود ئەگەر هاتو من کارگوزارێ بم یاخود کرێکارێ بم؟ چیم پێ بکرێ هاوکاریان بکەم؟ بەڵام بابەتێک ئێمە بە ئاگامان لێ بێ زۆر جار نەبینە هۆی ڕێگر لە بەردەم بەهاناچوونەکان. جاری وایە ئەگەر من هیچم پێ ناکرێت لەو شوێنە، بەڕاستی دوورکەوتنەوەم لەوانەیە خزمەت بەو شوێنەکە، لەوانەیە دوورکەوتنەوەم لەو شوێنە یارمەتی دەبێ بۆی کە ئەو کەسانەی کە باشتر ئەتوانن هاوکاریکەن بە ئالەتەکانیان بە شێوازی جۆری هاوکاریکردنەکەیان کار ئاسانیان بۆ بکەم. لەبەرەوە من دیاردەیەکە بینم جاری وا هەیە کۆبوونەوە لەو شوێنەیە ڕێگرە لە بەردەم بەهاناچوونەوەکان کە ئەو کەسانی کە چیان لە دەرجێ وشتی باشیان لەدەزێ ئێمە زۆر جابینە ڕێگر لە بەردەمیانە. ئومێدەوارم لەو شوێنانە دوورکەونەوە، ئومێدەوارم نەچنە ئەو شوێنە، چونکە بەڕاستی لەویایە کارەساتی ڕوویداوە. جاری وا هەیە
کاتێک دیمەنێگە بینی لەویایە تراژیدیایە ناڕەحەتە کاریگەری لەسەر لایانی دەرونی تاک بە تاکیەمە یەشێکمانەکە کاتێک کە کارەساتەکە تۆ لەویا کۆبوویتەوە ڕێگری لە بەردەم ئەو ئالەتی کە بچێ یارمەتی دەر و هاوکار بێ من دڵنیا دەکەمەوە لە یارمەتی دەر نین ئێمە بگرە بووینەتە ڕێگر لەبرەوە با هەمومان دایمە بیر لەوە بکەینەوە ئەوەی پێم ئەکرێ بچم ئەوەی پێم ناکرێت لە ماڵی شۆم نتوانم هاوخەمی دەربڕم ئێستا سۆشیال میدیا زۆر بڵاوە ئەتوانین ڕێگەی سۆشیال میدیا و هاوخەمیەکە دەبڕی نەک بچم دەیە من دانیشم و دەستخەمە سەر دەستم و سەیری حەدەسەکەکەم بەبێ هیچ کارێکم لە دەست بێ باواز دێبێنم بۆ ئەو کەسانێک کە کاریان دەدەزێت سەیری بەرگری شارستانی کە بە سپاسەوە لە شەوە خەریک بن حتاک و نیوەڕۆی داهاتووتری سەیری ئاسایش کە سەیری پۆلیس کە سەیری هەموو بەشەکانی کە ئەوانە ئیشیان لە دەستێ بەڵام منێکی هاوڵاتی لاانە ئیشێکم لە دەست نێ لەبەرەوە چوونم بۆ ئەوێ لاانێ بەربەز من لەبەر دەستم بە ڕێزانە لەبەرەوە تا بتوانین ئەگەر کارێکم لە دەستێت لەوێ بم ئەگەر لە دەستم نایە لە ماڵ شۆتوانم هاوخەمی و هاودەردی خۆمیان بۆ دەربڕم. هەتاکۆی ساتوانم بڵێم لە مێژوودا شتیوە هەم لە مێژووی شاری سێمانی هەم لە هەرێمی کوردستانە کارەساتی وا بۆ شێوەیە قورس و گەورە و گرانە نەبووەوە کە بووە هۆی 15 قوربانی لێکەوتەوە بەداخەوە کە هەموو کوردستانیان و هەموو عراقی دڵتەنگ کرد بەڕاستی کارەساتەکە لەسەر ئاستی هەم هەرێمی کوردستان هەم عێراق هەم ناوەندە جیهانەکانیش دەنگانەوەیەکی زۆری هەبوو هەمومان دڵتەنگ بووین هەمومان غەمبار بووین بەداخین بۆ ئەمڕۆداوانە لە بەرەوەی کە هەرۆ ناتوانین بڵێن خواسەبووری لایەنەکە بدەن ئەمە پرسەی تەنها بنە ماڵێنە بۆ پرسەی شارێکە و غەمی میلەتێکە بەڕاستی بەداخەوە کە ڕووداوڕیاوە ئێمە وەکو لایانی پەیوەندیداری حکوومەت لیژناوبەشەکانی قایمقامێت بەڕێبەراتی بەرگری شارستانی پارێزگای سلێمانی بەڕێبەراتی نەوت و کانزاکان ئێمە بۆ میوانخانەکان بۆ چێشخانەکان بۆ دەواجنەکان بۆ ئەو شوێنانی کە پێویستیان بە سیستەمی غازە بێت و پێویستی بۆ ماڵەتە بێ ڕەوشێنی زۆر تون گیراوەتە بەری بەڵام بەداخەوە ئێمە وەکو جێتی حکومەت ناتوانانی سەردانی ماڵەکان بکەین خۆتە زانی سەردانی ماڵ پابەتکردنیان ئێمە بڕیاری دادوە دەمان بێ لە کاتی چوونی ئێمە بۆ هەج ماڵێک ئەبێ بڕاری دادوەرە پێ بێت سربەخۆ لایانی حکومی بۆی نییە سەردانی هیچ ماڵێکا وەکو لایانی حکومی وەکو ئەرک و واجبات ئەمە یەکێکە لە ئیشکالەکان کە بەداخیشەوە لەوە ناخۆشیژەوەیە کە کۆمەڵی خەڵق هەیە بەبێ هیچ مۆڵەتێک بەبێ هیچ ئەوەی کە مەزدەڕیان بزانرێت جانتاگرێ بە دەستیەوە ماڵ و ماڵە گەڕێت یاخود ئەڵێ ئێمە هی سەفەرین ئێمە ئیجراتمان لەگەڵ چەند کەسێکی بەڕێزا کردووە دەزگیرمان کردوون ڕوبەڕووی دادگامان کردو بەڵێ نامان لێرونکەوە کار نەکەم بەڵام بەردەوام بەڵێ بەردەوامە ئەبێ هاوڵاتیانی خۆمانەوانی کە ماڵیان هەیە لەم ڕۆوە بۆی ئەم کارەساتە دووبارە نەبێتەوە تکایان لەکەین ڕجایان لەکەین لیانە پاڕینەوە سەردانێکی کۆمپانیایەکی تایبەتمەند بکەن ئەم سیستەمە ناکرێتەوە 5,000 لیتریەک لە سەربانی ماڵی خۆتا دابنی بەڕاستی ئەمە کارەساتی گەورە دانێ ئەو 5,000 لیتریکە و بەڕێزانە بۆ ماڵ بەکارێنن بە پێی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2020 وەزارەتی ناوخۆ بۆ چێشخانەیە بۆ کارگەیە بۆ ئەو شوێنانەیە کە پێویستیان بۆ بڕەغازە زۆرە بەڵام 5,000 لیتر تۆ تەنکێکی 5,000 لیتر لە سەربانی ماڵێکادایەنی هەم مەترسیە بۆ خۆ بۆ ژیانی هاوڵاتیان بۆ دراوسەکان چونکە ئەمە مەسئولیەتێکی گەورەیە بەڕاستی ئەمە ئەوە ناگەێنێت کە تۆ لەبەر خاتری خۆت بی لە دراوسەکەوت و ئەو ماڵ و ناڵۆ نەکەیتەوە بۆیە لێرەوە داوا لەو هەموو هاوڵاتی بەڕێزاناکەم کە لە ناو ماڵە سیستەمی غازی مرکزیان هەیە دەست بەجێ پەیوەندی بە کۆمپانیایەکی تایبەتمەندەوە بکەن ئەو کۆمپانیانە لە ژێر ڕێنمایی حکوومەتی هەرێمان مۆڵەتی تایبەتیان هەیە کەسی پسپۆڕیان هەیە بەڵێن نامیان لە بەرگری شارستانی پڕکردوێتەوە کە سەرجەمیان ئەبێ پابندی ئەو ڕێنمایانە بن ئەو ڕێوشێنە نانەبن کە بەپی ئەو ڕێنمایی وەزارەتی ناوخۆ کار بکەن
ئێمە بۆ هەموو ستیەکان بۆ هەموو مارک بۆ هەموو ستیەکان بۆ هەموو نانەوخانەکانەوەی کە مۆڵەتی فەرمی هەبێ توانیمانە هەتا حدێکی زۆر باش کۆنتترۆلی و حاڵەتە بکەینەوەی کە بۆوان کۆنتترۆل ناکرێت ماڵەکانە بێ هاوڵاتیانی بەڕێز خۆیان سیانە سێڤس کەمتر لە ساڵێکە کەمتر نەبێت لە دووجار ئەو کۆمپانە تایبەتمەندانە ئەگەر نوقسانیان هەیە ئەبێ چاپ بکرێ حاسە زۆر گرنگە تکایە ئەبێ ئەم سیستەمە ئەبێ بێ حاسی هەبێ حاسەکە نابێت لە 20 بۆ 30 سانتیم لە عەرزەوە دوور بە خۆزانی غاز پێگادەیەکە قورسترە لە هەوا یەکەم جار لە قاتی خوارەوە کۆ بێتەوە پەنگە خواتەوە بە بەسیرترینی احتیکاک شەرارە و کارەساتە دروستەکە بەداخەوە کارەساتی کە ڕوویە لێچوونی غازی زۆر بووە لە دوای کە لیکێکی زۆر دروست بووە وەکو تەنکیەکە کێشەی تەنکی نەبووە کێشە لە سیستەمەکەیە بووە ئەم بەڕێزەش کە چووە بە مەبەستی چاکردن چووە تەنانەت دراوسەکانی هەستی بە بۆنی غازەکە کردووە لەبەر ئەوە لە دواوی کە پەنگێکی زۆر خواردەوە هەڵبەتە شەرارێ دروست بە لە ئێمە چەندگردە ڤیددیوەکمان دەست کەوتووە و بەوردی ئیش لەوەکەین شەرارەیەک دروست بووە لە غازەکە لە قاتی خوارەوە پەنگی خواردوێتەوە خۆتانە بینی لە چەندگردە ڤیددیوەکە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاوەتەوە تەقینەوەکە لە قاتی خوارەوە بە یەک پاکێج هەرەمی ئەتەقێتەوە بۆیە لێرۆداوە لە هاوڵاتیانەکەین هەمووی ئەوانەی کە لە ماڵە سیستەمی غازی ئەلپیژیان هەیە تکایە سەردانی کۆمپانیایەکی تایبەتمەندکەن کەسی پسپۆر کە هەڵگری بڕوانامەی تایبەتە لە وبارەدا کاری تیا بکە نەک کەسی شارەزا زۆری فەرقا ئەبێ کەسەکە پسپۆر بێت تایبەتمەندی لە بواری غازە هەبێ بڕوانامەی هەبێ ئەمە ناکرێت من ڕێزم هەیە بۆ هەموو پیشێک لای ئەمە پیرۆزە هەموو پیشێک گرنگە هەموو پیشەوەرێک خێنە سەر و سەرچاومان بەڵام ئەمە تایبەتمەندیە پسپۆڕیە لە بواری غازە تکایە ئەو کەسانی کە ڕێگە پێدراونی لەلایەن حکوومەتەوە با ئەم کارە نەکەن با ئەم کارە ساتە دووبارە نەبێتەوە لەبەرەوە ئەگەر بەر بەمە نەگرین و هاوڵاتیان بەر بەمە نەگرێت و هاوڵاتیان خوان ئەوە وشاریان زیاتر نەبێ کار بۆ هاوڵاتیانە نەکەن کارە ساتەکە کارەساتی قورستر ڕوومانتیەکە. بەڵام من ئێستا لە شاری سلێمانی و لە شوێنی و کارەساتە گەورەی ئەو شارەیەم و لەگەڵ گەنجێکم کە خۆبەخشانە زیاتر لە 18 کاتژمێر بە بەردەوامی کاری کردووە لێرە و کاری دەرهێنانی ترمەکانی کردووە کاگ ئارامی خەڵکی گەرمیان بەڵام لە سلێمانی خزمەتێکی باشی کاگەرم دەستان خۆش بێ سەلامت بیاڕ موافقێکە خی گەورەی ئینشاءڵڵا جەزای خێرتان داتەوە گەر پێم بڵێ چۆن بوو بە ڕووداوەکە زانی تۆ لە کوێوە هاتووی واللهی من خۆم دانیشتوی سلێمانیم ئێستا خەڵکی وایە لە خۆی وایە من لە کەلارەواتم بەڵام هەر دانیشتوی سلێمانیم من چەند ساڵێکە ئەوەی ڕاستی بێ ئاگدار کراینەوە لە لای برادێکە وتی حادیسەیەکی وا ڕوویاوە ئێمەش تقریبان 20 دقەیەک بۆ 25 دقە دوای ئەوەی کە کارەساتەکە ڕوویا بوو هاتمە ئێرە خۆم هاتمە ئێرە برایانی پۆلیس و ئاسایش و بەرگری شارستانی هەموویان لێرە بوون دوایی کە پرسم پێکردن وتم کاکە شتێکی وایە ئەگەر ئالێت و مەکانتان هەیە ئێمە بە خۆبەخشانە لە خزمەتی هەموو کەسێکین ئێوە خۆتان چ کارێکەکەن ئێمە خۆمان ئیشی ڕوخاندنی خان و بیناکەین لە سلێمانی ستافێکین بەس ڕوخاندنەکەین ئیتر دوایەوەی کە پرسمان کرد بەڕێز کاک دیار بەڕێوەبەری بەرگری شارستانی وتی قەیچەکە مەکای نوشتان بێن ئێمە مەکای نوشتەکانمان هێنا تقریبی سەعاتێک وەستاین بۆ برایانی بەرگری شارستانی و فریاکەوتن و ئەو تیمانەی کە لێرەیە بوون بزانم چی کارێک ئەنجام بکەین باش بوو دوایی چەند وتوێژێک لەگەڵ ئەو برایانەی کە لێرەیە بوون هەستان بە چۆن بڵێ دروستکردنی وەکو ستافێک هەر لە کۆمەڵێک و کەسێکی دیاریکراوە هەبێ سپاس بۆخوا دوو برای بەڕێزی زۆر خۆشەویست کاک سەرحەدی مهندیس لەگەڵ کاکە ئارام کە ناسراوە بە ئارام قەراغیە لێرە بوون من هەر لێرەش ناسی و من زۆریش خۆشحاڵم بە ناسینی ئەو پیاوانە ئەوان وەکو مهندیسی سەرپەرشتی تیمەکەیان کردو ئێمەش وەکو بەشی ئالیات دەستمان پێ کردووە لەگەڵ ڕووداوەکەیرە چۆن تاپقی ئێرە هەر سێ قاتەکە دابەزی بووە سەر یەکتر دیوارەکانی بەشی ژوورەوە کەوتبووە ناو بیناکە سەقفەکەشی لەسەر بوو
بەڵام سپاس بۆ خوا کە هاتینە ئێرە ئەگەر ئەوەی لێرە زیندوو بوو مابێتەوە لە دوای حەدەسەکە بە زیندوی دەرهێنراوە ئەگەریش ئەوەی خی گەورە تەمەنی نەیابێ و لە کاتی کارە ساتەکەیە ئەمری خی کردبێ ئەوە باش ئەو کەسانی کە دەرتان هێنا لە کوێ ئەم بینایە ئێستاەوەی کە هاوڵاتیان دەبینن بینایەکی تەختە ئێمە کە هاتین پێم وتی هەسێ قاتەکە بەسەرێکەوە بوو ئێمە لە سەرەتای دەستپێکردنمانەوە هەوڵمانەیە بە کەمترین زیان سەقفەکە بەسکەینەوە بۆی ئەگەر مەیتێکیا خۆ بریندارێ خوانەخواستەکە لە ژێری ئەو سەقفەیە زیاتر عزێتی پێنەگات چیمانە کرد لەگەڵ کاکە ئارام و کاکە سەرهەد و کاک مختار و کاک حاجیوانە هەوڵی ئەوەمان ئەیە سەقفەکە بەسکەینەوە ئیتر سپاس بخوا بە شێوەیەکی زۆر شارەزایانە کە با بڵێن ئیشی خۆمانە ئێمە ئەوە هەوڵمانیان سەقفی سێمان بەس کردەوە 4 نەفەری لە ژێر بوو قاتی سێ سەقفی قاتی سێمان بەس کردەوە کە ئێرەی کرد ڕێک ئێرەی کردەوە لەگەڵ بەسکردنەوەکەیە سیان لەوانەی کە بینیم بە چای خۆم جوڵانەوە سپاس بۆخوا ئیتر ئەوە بوو برایانیشتیمان بان کرد و کارمەندانی ئێمە وەکو کە لە بگەڵ بەسکردنەوەی هەر سەقفێکە ئێمەوە کە چونکە وەکو خۆ بەخش سەرەتا خۆمان تاقیمانەکە چینە ژێری سەقفەکە چونکە مەترسیدارترین شتە سەقفەکە هەمووی ڕزی بوو ئێمە ناتوانین من بە کەسێکی کە بڵێم چۆ ژێرەوە دوای من زەمانەتی ئەوە ناکەم خۆشتر وا بوو خۆمان تاقیکردنەوەکەمان لەسەر خۆمانە ئەکرد اینجا بە کەسیکەمانن سپاس بۆ خوا ئێمە دوای ئەوەی کە ئەچوینە ژێر سەقفەکەەوە بە هەموو کارمەندەکانمانەوت ئەوان ئیشی دەرهێنانەوەی تەرمەکەیان دیاریمان نەکرد با بڵین ئەوانیش تەرمەکەیان دەرهێنا چەند تەرمتان لێرە دەرهێنا قاتی سێ سەقفی سێمان کە بەس کردەوە 4 دانەی لێ بوو مناڵێکی ساوا بوو یەکێکیان سیانەکەی کە با بڵین گەنج و یەکێکشان تۆزە بە تەمەەن بوتایە بوو من نایەن ناسمەوە ناوەکانیان تاخۆ بڵێم مابوون منداڵەکە بەس ئەمەندە خەبەرم پێگەی شووتیان لە کاتی گەیاندنی بۆ نەخۆشخانەیە ئەمری خۆی کردو خۆی گەدە لی خۆش بێ جگە لەم سێ کەسی هیچ کەسی چۆن لە دوای ئەوەی کە ئەومان لابل سەقفی قاتی سێ ئێمە لە شەوە بڵین جەماعەتێک هاتبوون برایان بوون پێم وایە کارمەندانی ئاسایش بوون کامێرەیەکیان پێ بوو وەکو نازۆر بوو کە بەبینی بلۆکەکان ئەڕۆشتە خوارەوە دەستی خۆش بێ ئەو برا بەڕێزش ینی ئاسانکاری بۆ کردین بەڕاستی جێگەتەرمی بۆ دیاری شەویش بوو تاریک بوو کاتی شەو بوو تاریک بوو بەلایت ئیشی شتەکانمانەکرد هەر هەمووی ینی بۆیە ڕێگریەکان ئەگە بە ڕۆژ وایە زووتر شتەکە بیندا چونکە بە شەو بوویانی ئەو تۆ ماڵەکە هەمووی کەوتبوو بە سەریەکە جلەکان لەگەڵ بۆ نەقەنەفەیە لەگەڵ پەردە و شتەکانە هەمووی دیابووی بەسەریانە جاری وا بوو مەیتەکە ئێمە ئەلەم جێگەی من کە ئێستا قسەت بووەکەم مەیتێکی لێ بوو کە دەرمان هێنا خۆی گەورە لێ خۆش بێ قەنەفەکە کەوتبوو بەسەریە کە هەستیان پێ نەکرد لە کاتی لابردنی سەقفەکەشە تەنانەت کە قەنەفەکەمان هەڵۆشاندە و فڕەمان نایە خوارەوە ئەو کاتە دەرکەوت مەیتێکی لە ژێرای خۆی گرت هیچ دەنگیان هەبوو کەسانی وەڵاهی من کە لەگەڵ هاتنم بۆ ئێرە برایەک لێرە بووتی کەسێک لە ژوورەوە تەلەفۆنی بۆ کردوم برایەکی خۆیان وتیوەتی لە ژوورەوەم دەرم بێن ئیتر لە کاتی دەرهێنانەکە ئایا ئەو کەسە بوو کە زیندوو بوو دەرمان هێنا من ئەویان نازان چونکە من ئەم خانووە پێکاتوە لە دوو بەش ئێرەی زەمینە بەشی خوارەوەی گەراجە بڵێن ژێر زەمینەکە گەراج ئیتر لەسەرەوەش سێ قات بۆ ئەم بینە ئەم قاتە هەمووی کەوتوو بێ هەموو قاتەکان بەسەریەکە بوو ئەگەر تەنانە دیقەتی ئەو دیویە بێ ئەو بلۆکانەی کە کەوتووە بەو دیوە ئەوە هەمووی هی ئەو بینایی تەنیشتی نییە ئەوە ستارەی بیناکەیە کە بڵەکە لێیەوە فڕیاوە بڵەکە یەکەم شت لەو جێگەیە بوو ستارە بلۆکەکانشی لەگەڵ خۆی هەمووی بردبوو باشە بەرگری شارستانی و تیمەکان بەگشتی چۆن بوون بەعام ئەوەی لێرە بوو چی بەرگری شارستانی چی خەڵکی مەدەنی چی خەڵکی خۆبەخش یەک بە یەک من لە لای خۆمەوە دەستی هەمویان ماچەکەم سوپاسی هەمویانەکەم ڕەنگە ئێستا منەم شتە بڵێم لە من زیاتر خەمخۆر بوون ئەگەر ئەوەی لە دوورەوە بەسیرکردنی چەند کاتژمێرەوە کارتان کرد وەڵاهی بەنزیکی 7 سعات بۆ 8 سعات من خۆم لێرە بووم تەنها وەستانیشمان نوێژی بەیانی بۆ ئاگاشم لێ نەبوو نی سعات دوای نوێژ پێیان وتم بانگی فەرموو کارەساتێکی دڵتەزێم بوو هەتا بڵێ ناخۆش ئەوەی لێرەیە بینی و منە بە تەمەنەمەی بینمەوە نە ئەشی بیستمەوە ئێوە کە زۆر خانوتان ڕووخاند و کاری ینی بڕاتە بێ مانگی وایە لەوە چێ 20 خان و 3 خان و لەم شارێ ئێمە تێکی بین بیر و خێنین ینی سپاس بۆ خوا نایڵین زیان بگە بە دراوسێ بە شتێک
بەڵام تا ئێستا یان جاری واش هەبوو ڕەنگە لە کاتی ڕوخاندنی خانوویەکە دزێت تەقیوێک لە دراوسێک بەڵام تا ئێستا کارەساتی وام نەبینیوە ئێمە وەکو کە ئیشمان کرد هەتاوەکو کاتی دوانزەی نیوەڕە بوو هەموو مەیتەکان سەرژمێریەکمان وەرگرت لە ساحب ماڵ لەگەڵ کاکدیاری بەرگری شارستانی وتی تەنها 4 منداڵ ماونەتەوە ئیتر ئەوەی ڕاستی سەقفی قاتی یەکەما بوو وتیان کاکە لێرەیە بەرز کردەوە هیچمان بۆ دەرنەکە ئەو دیوشمان بەس کردەوە هیچمان بۆ دەرنەکەوت تاوان بەرزکردنەوەی سەقفەکان ئاوا ئاسان نییە بەسکردنەوەی سەقفەکان مەسئولیاتێکی زۆر گەورە بوو چونکە تۆ ئەبێ بە شێوەیەک بەرزیکەیتەوە ئەبێ ئەگەر ئەو مەیتە لە ژێر ئەو سەقفەیە بێ لە کاتی بەسکردنەوە نەڕۆشێ یاخۆ عەزێتی نەبێ یاخۆ بریندارێک لەوێ بێ زیاتر برین بە شێوەیەکی زۆر هەندەسی بە شێوەیەکی هەندەسی سواز بەخواوەکو پێم وتی کاکارەمی مۆدیس و کاک سەرحەت هاوکاریەکی زۆری ئێمەیان کردووە ئەمەش دەستخۆشی لێوە دەکەن ئێمە تەنها لە پێناو خواکەین خی گەورە جەزاتان خی گەورە هەموو لایەک موفقە داواکارم لە خی گەورە سەبوری ئەو بنەماڵە بەڕێزە بدە دەستی هەموو لایەک خۆش بێ ئەوەی کە لێرە بۆیە تاک بە تاکی ڕەنگە هەمویان نەناسمەوە سپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوونی ئێوەش. یەکێک لە نەریتە جوانەکانی کۆمەلگای موسڵمان و یەکێک لە نەریتە جوانەکانی کۆمەلگای کورداوی خۆمان بابەتی بەدەمەوچوون و بەهاناوچوون یەکتری لە کاتی ناڕەحەتی و بەڵاو موسیبەت و ئەو قەدەرانی کە دێ بەسەر کۆمەلگایە بەسەر خانەوادەیە بەسەر گەڕێکە بەسەر شوێنێکە کە ئەمە نەریتێکی زۆر جوانە و ئەخلاقێکی زۆر ڕاقیە بێگومان لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سەرچاوی گرتووە ئەگەر بچیتە خزمەت دەقەکان ئەبینی چەندین دەقەیەکە تأكيد لسر قوري أم كارا أكاته بنمنا في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة هر كسي نارحتيك ناخوشيك نهامتيك لكل مسلمانك بكاتوا خواي قوري لناخوشي نارحتيكاني قيامتي لكل أكاتوا يعني فرمي ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة هر كسي كاريكي قران لسر كسيك آسان بكا خواي پروردگار كاري دنيا وقيامتي لسر آسانك من كان في حاجة أخيه كان الله في حاجته هر كسي لها خمي جێبەجێ کردنی پێداویستی برایەکە بێ خۆی ڕەب العالەمین پێداویستیەکانی دنیای بۆ جێبەجێەکە هەر کەسێ ناڕەحەتی لەسەر خەڵکێ لابەرێ خی گەورە ناڕەحەتی لەسەر لابە لە قیامەتە یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر یەک مانگ لە مزگەوتەکەی خۆمە من ئیعتیکاف بکەم بمێنمەوە بە نیەتی عیبادەت هێشتا ئەوەم پێ خۆشترە لەوەی کە بچم بەدەم برایەکی موسڵمانمەوە ئیشوکارێکی بۆ ڕاپەڕێنم ناڕەحەتێکی لەسەر لابەرم کارێکی بۆ ئاسان بکەم ئەمانە و چەندین دەقیتر هەیە گەورەترین مەبدە کە لە ژێریا ئەکرێت جێ بێتەوە ئاەتی وتعاونوا على البر والتقوایە ئێوە هاوکار و دەستبارگەری یەک بن لەسەر چاکە و چاکەخوازی بێگومان بەدەمەوەچوونی خەڵک بەهاناوەچوونی خەڵک باشترین هاوکاری و دەستبارگریە و توانین بڵێن باشترین نمونەیە کە لەژێر ئەو ئاەتەیە جێ بێتەوە هاوکاری جۆری جیاوازی هەیە ئەکرێ کەسێک قەرز لەسەر کەسێک لابەرێ ئەکرێ کەسێک کارێکی ناڕەحەت و گران بۆ کەسێک ئاسان بکە ئەکرێ کەسێک دەستبارگری کەسێک بێ بۆ ڕاپەڕاندنی کارێک ئەکرێ کاتێک کە حەدەسێک ڕووداوێک لێ قەمانێک بێ کارەساتێ دێتە ئاراوە کەسێک بچێ بەهانایی ئەو کەسانەوە دکتۆرێکە کەسێکی شارەزایە کەسێکە مەسەلەن ئالیاتی هەیە مەکائینی هەیە شۆفڵی هەیە لە کاتی لافاوەکانە لە کاتی حادیسەی سیارەیە لە کاتی لێقۆمانە ئەمە حاڵەتێکی تەنها دیاریکراوی نیە بڵێ وڵام لەم حاڵەتەیە مەجالێکی بەرفراوانە ڕەنگە کەسێک بتوانێ لە ڕووی یارمەتیدانەوە هەژاری لەسەر کەسێک لابەرێ وەکوتم کەسێک قەرزاری لابەرێ کەسێک نەخۆشە چێ بەهانایەوە کەسێک لێ قەوماوە کاری بۆ ئاسانەکە ڕێگەیەکی دووری بۆ نزیکە کاتەوە هەموو ئەمانە ئەکرێ لەژێر بابی هاوکاری و بەهاناوەچوون و یارمەتیدانی یەکترەوە جێ ببێتەوە بێگومان پاداشتی گەورەیە بەدەمەوچوون و هاوکاری
کردنی یەکتری وەکو تەمامە یەکێکە لە مافەکانی مسلمان بەسەر مسلمانەوە لە کۆمەلگای ئیسلامیە کە ئێمە بەهانای یەکتریەوە بچین لە خۆشی و ناخۆشیەکانەوە بەهانای یەکەوە بچین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە پێناسەی مسلمانەکە ئەفەرمێ وەکو یەک لاشەوان ئەگەر شوێنێکی ئەم لاشە ئازارێکی هەبێ ناڕەحەتێکی هەبێ بێگومان هەموو ئەندامەکان هەست بە تاو لەرز و بێتاقەتی و ناڕەحەتی و ناهەمواریەکەن. مسلمانیش لە کۆمەلگای مسلمانی ئاوایە، مسلمان یەک لاشەیە. کاتێک کە بەدەم برای مسلمانەکەیەوە چیە بێگومان خوای پەروەردگار زۆری پێخۆشە، جێبەجێکردنی فەرمانی خوایە و جێبەجێکردنی فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم. کاتێک مسلمانە لە ناڕەحەتیایە تۆ ئەچی بەهانایەوە کارێکی بۆ ئاسانەکەی ئیشێکی بۆ ڕاپەڕێنی ئەجر و پاداشتی زیاترە لەوەی یەک مانگ لە مزگەوتی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم اعتیکاف بکەی. اعتیکاف یعنی مانەوە لەناو ئەو مزگەوتەیە بە نیەتی قورئان خوێندن، بە نیەتی نوێژ، بە نیەتی دوعا، بە نیەتی زیکر و یادی خوا، یعنی هەموو ئەوانە یەک مانگێکی تەواو لەناو مزگەوتی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم بە ئەندازەی ئەوە پاداشتی نییە کە تۆ لە کاتێکی ناڕەحەتی و ناخۆشی و ناهەمواریە بچی بەهانای مسلمانێکەوە لە تنگانەیەک ڕزگاری بکەی. سپاس و ستایشی قەرزارباری خۆمان ئاراستەی خەڵکی بە شەرەفی سلێمانی کوردستان بەڕاستی ئەو شەوە ئەو کارە ساتە نەخوازراوەی ڕوویدا لە بنەماڵەی ئێمە لە ماڵی مامی بەڕێزم بەداخەوە بۆ شەیدبوونی 15 کەس و برێنداربوونی دە زیاتر خەڵکی شاری سلێمانی هەڵوێستێکی زۆر جوانیان نوان خۆبەخشانە ماندوونە ناسانە بەبێ نان بەبێ ئاو 7-8 ساعت لەگەڵ ئێمەیە لەو خانووە ڕووخاوە دەگەڕان بە دوای کەسوکاری ئێمەیە ئێمە قەرزارباری ئەو خەڵکەین سپاس و ستایشی هەموو لایەگەکەین بەڕاستی کاریشیان کرد کە لە مێژوو نووسرایەوە دەستخۆشیان لێەکەین مەمنونیانین عادەتەن مە ماڵی کەسێکی گەورەمانە ماڵی مامی خۆشەویستم حاجی مەسەری شێخ عەبدوڕەحمان بابا شێخ سیریە عادەتەن پێشەمان کوڕ و کچوو بووک و زاوە و تێگە ئەمانە کۆ ئەبنەوە لێرە چۆن میوان دۆستە خزم دۆستە بەدەم هەموو کەسێکەوەیە کۆبوونەوەیکی تەبیعی بووە بەداخەوە ئەم کارە ساتە ڕوویە بەهۆی تەنفیسی غازەوە بووە لێچوونی غاز بووە وڵی ئەلحەمدولێ تا حەدێ باشترە جەنابی مامم ئەلحەمدولیلە سپاس بخوا لە خەتەریا دەرچووە انشاءالله چاوەڕێ ڕەحمی خوای من ئامۆژنم ئامۆزایەکم دوو مناڵی دوو ئامۆزام دوو مناڵی تری ئامۆزایەکەم ئامۆزایەکترم خێزانەکەی 3 مناڵی ئامۆزایەکترم خۆی و دوو مناڵی ئەوەی کە ماوە دەرچووە ینی لە دەرەوە بوون هەڵی یاوەتە دەرەوە بەڵام بەداخەوانی لە ژێرەوە بوونە چکە ئەو کوڕی پورم کاکارش بەداخۆ جانی سپار چواری بەیانی بوو دەربان کرد چواری بەیانی بوو تەنانەت لە نەخۆشخانە دکتۆرەکە قسەی لەگەڵا کردانی وتی ناوم ئارشە بەڵام بەداخۆ تووشی نزیفی داخلی ببوو هەشتی بەیانی جانی سپارت 3 طبق بوو تەقینی غازەکە بوو 100% لیژنەکان و هەموو ئێمە زۆ سپاسی هەموو لایەنێکەکەین سپاسی هەموو کەسێکەکەین بەڕاستی جێی دەستخۆشیە زۆر ماندوونە ناسانە لەگەڵمان نابوون ئەرچیان کێشە زیاد لە پێویست کە ئەوەی ئێمە چاوەڕێمان ناکرد زۆر زیاد لەوە سپاسی هەموو لایەکەکەین ئەم تەعزیە ئێمە نییە ئێسای موڵکی کوردستانە هەموو کوردستان خەمبارە بە تایبەتی شاری سلێمانی
سەرەتا پرسە و سەرخۆشیم بۆ ئەو خانەوادە بە اعتیبار خاڵی خێزانمە و خانەوادەیەکی بەڕێز و محتەرەمن خانەوادەیەکن کە ئەو خەڵکەی کە بەدەمیانەوە هاتووە دیارە تەجروبەیەکی ژیان یا لە پێشدا ئەمان بدەم هەموو کارەساتێکی خەڵکیەوە چوون بۆ یە کارەساتێکە زۆر گەورەیە زۆر پرسە برینێکی زۆر قوڵە کە کەوتۆتە جستەی ئەو خانەوادە بۆیە لێرەوە ئەتوانم من وەکو کەسێک کە نزیک لە خانەوادەکە سوپاسی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان و ئەو خەڵکانی کە لە دەرەوە هاوخەمی خۆیان بۆ ئەم خانەوادەیە بۆ قوربانیەکانی ئەم خانەوادەیە دەربڕیوە و تەواوی هێزە سیاسیەکان ئەوەش ئیعلانەکەم کە ئەو قوربانیانە هیچیان سەر بە هیچ جهەیەکی سیاسی نین ماڵنین لەسەر هیچ جهەیەکی سیاسی ماڵن لەسەر خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکن کەوا خەڵکێکی بۆ خوا سوڵحاون خەڵکێکن کاسپی ماڵی خۆیانن خۆشەویستی هەموو لایەکن بۆیە هیچ جێزێکی سیاسی ناتوانێت بیان کا بە ماڵ چونکە ئەوانە قوربانی ئەو حاڵەتە نەخوازراوە بوون کە ڕوویدا ئەتوانم بڵێم ئێستا لای کاک حاج شێخ مەزهەر بووم کە بە زمانی ئەو سوپاسی تەواوی خەڵکی کوردستانی ئەکرد تەواوی خەڵکی دەرەوەی ئەکرد هەموو شارەکان هەڵەبجە سلێمانی هەولێر دهۆک وەزەی برینارەکانیش الحەمدوللا وەشکر زۆر باشە وەزەی حاج مەزهەر خۆی زۆر باشە پیاوێکی زۆر بە سەبرە زۆر بە تااقەتە تەنها شکوری خوایە کرد کە ئەوەی قەدەرێکی ئیلاهی بووە کە هاتووە و پێویستە بەرپرسانی حکوومەتی هەرێم دیراسی ئەو دانانی ئەو غازە بکرێت لەمە و دوچکە ئەوە لە ماوەی ئەو هەفتەیە سێجار تەقینەوە لەو بابەتا ڕوویداوە بۆی ئەکرێت دراسەیە بکرێت لە ڕووی فەنیەوە ئەزمموی ئەو شوێنانەی کەم غازە بەکارهێنن بهێنرێتە کوردستان و ڕێگەن نەدرێ هەچ کەس لە خۆیەوە ئەم کارە ئەنجامدا بۆیە کارەساتی نەخوازراوی لێ ڕوون نەدا. من دڵنیایی دەکەمەوە هەموو مرۆڤ هەربوونەوەرێکی کۆمەڵایەتیە دایمە پێویستی بە فیدباک و یعنی بۆ پێدانەوەی سۆز و خۆشەویستێ لەلایەن دەوروبەرەکەیەوە باشترین و جوانترین شت کە تاکەکان پێشکەشی یەکتریەکەن ئەو بەدەمەوە چوون و هاوکاریکردن و پێکەوە بوونەوەیە چونکە تاک مرۆڤ ناتوانێت بە تاک بشی دایمە حەزی بە کۆمەڵگەی کە کاتێک هەرس ئەکا لە ناو کۆمەڵگەیە کاتێک کارەساتێکی لێ خەومێ کۆمەڵگە لەگەڵ یا هاوخەمن خەمەکەی لەسەر کەمە بێتەوە خێزانێک کارەساتێکیان لێ خەومێ خێزانەکانی دەوروبەر هەمی لەگەڵ هاوخەمن کارەساتەکەی تا ڕادەیەک لە ئاسایی ئەبێتەوە ئەمە بۆ حکوومەتی ڕاستە ئەمە بۆ دەسەڵات بۆ شوێنە ڕێکخراوەکانی کێش ڕاستە لەبەرەوە تا بەدەم و هاوکار و یارمەتی دەرو لەگەڵابین من دڵنیا دەکەمەوە کەمترین شت ئەهێڵینەوە بۆ دەمی و هاوخەمی ئەو خێزانانی ئەو خێزانە خەمەکانیان کەمتر ئەبێتەوە چکە هەستەکە هەموو ئەم کەسە لەگەڵ یا خەمبارە لەبەرەوە وردە هۆکارێک بێ بۆی کە خەمەکانی لای کەمتر بێتەوە نەک هەر بەتەنیا بمێنێتەوە بغسخواتەوە بێتاقەت بێت و ناڕەحەت بێت و ببێتە هۆکارێک کە هەستکات کەس لەگەڵیانە ئەو کاتە مرۆڤ تووشی گرفتە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە هەستکات تاکەکانی لەگەڵان نییە کە هەستکات دەوروبەرەکەی هاوخەم و هاودەردینی بەدڵنیاییەوە خۆی بوونی پرسە ئەم پامایە بەدەستەوە کە تۆ من ڕاستە پرسەکە لە ماڵی منایە بەڵام کۆمەڵێ ماڵی دیکە لەگەڵ منە خۆیان بە خاوەنی پرسەکە ئازان لێرەیە خەمەکان دابەش ئەبێت کە دابەش بوو خاوەن پرسش هەستەکە کۆمەڵێک کەس لەگەڵیا خەمی هەڵگرتووە لەبەرەوە من دڵنیا دەکەمەوە کاریگەریکی زۆر دەرونی باش بەجێڵێ وەشتێکی زۆر باشیشە بەڵام بە ڕێوشێنی خۆی ئەویش نەبینە هۆی بارگرانی بۆ خاوەن پرسەکە بگرە ببینە هاوکاری یارمەتی دەر بۆ خاوەن پرسەکە بە دڵنیایەوە ئەو کەسانی کە کاریگەرن لە کۆمەڵگە کە قسەیان لە کۆمەڵگە کاریگەری لەسەر تاک بە تاکی کۆمەڵگە دروستەکە ئومێدەوارم هەمویان لەم کارەساتی کە لە سلێمانیا ڕووە هەڵمەتێکی زۆر گشتگیر دەست پێ بکەن لەوەی کە ئەم سیفەتە جوانە تایبەتمەندی کە لە ناو کووردا هەیە زیاتر برەوی پێ بدەین زیاتر گرنگی پێ بدەین بە وتارەکانمان بێ بە نووسینەکانمان بێ بە پەخشان نووسین بێت لەسەری بە شەعر نووسین بێت لەسەری بە هەر کارێکە لە دەستمان نابێت کاری لەسەرکەین بۆیە کە ئەم دیاردە جوانە لە ناو کووردا زیاتر برەوە پێ بدەین و زیاتر گرنگی پێ بدەین.
بەڵێ بەداخەوە کە ئێمە چوونە سەر ڕووداوەکە خانۆکە بە تەواتی داڕووما بوو سێن و هۆم بوو نزیکی حەڤە کاژێر تیمەکانی بەرگری شارستانی کاریان تیا کرد بەڕێز بەڕێبەری بەرگری شارستانی خۆی لە بەشوێکی مەیدانی لە شوێنی ڕووداوەکە بوو غورفەیەکی عملیاتمان پێگەنا بوو هەر بەتەنیا بەرگری شارستانی نەبوو ئەندازیاران ئەمە لێرۆ سپاسێکی بێپیانی سەرۆکاتی شارانی سلەیمانی بە تایبەتی و تیمە بەڕێزەی ئەو ئەندازیارە پسپۆرانەی کە لەگەڵمان بە ئەندازیاری تەلارسازیمان لەگەڵا بە ئەندازیاری میکانیکمان لەگەڵا بوو کە زۆر هاوکارمان بوون لەم کارەیە 15 کەس بۆ قوربانی 12 کەس بریندار بوو و ئەمە کۆی ڕووداوەکە بووە کۆمەڵە کەسی خۆبەخشیش هاوکارمان بوو لێرۆ سپاسیانەکەین بەڵام یەکێک لە تێبینی سەرنجەکانی ئێمە بوو کە ئەو قەڵەباڵغی هاوڵاتیان ئێمە ئەزانی هاوڵاتیان بە پەرۆشەوەن دڵیان گەرمە سپاسیانەکە بەڵام زۆر جار قەڵەباڵغەکە بێتە ئاستەنگی لەبەر تیمەکانە لەبەرەوەی ئەمە عملەیەکی ئینقازە کاتێوێ پسپۆڕیە تایبەتمەندی ئێمە کەسی شارەزامان هەیە لەو مەنجالانەدا کە کارێکی خۆگە بەڵام زۆر جار بەهۆی ئاستەنگیەکەەوە بەڕاستی تووشی ئەم گرفتانە ئەوبوویندا لە کارکردنەکەنە بەڵێ وەکو حاڵەتە تەقینەوەی سیستەمی خاص لە یەکەم جارە کە ڕۆدا لە شاری سلەیمانی توانم بڵێم لە هەرمی کوردستانیشە بۆ شوێکە قوربانی زۆری لێ بکەوێتەوە بەڵێ من زۆر سپاسیانەکەم بەڵێ کۆمەڵە هاوڵاتیان بە هەم بە هێنانی ئامێری پێداویستی بۆ ئێمە هاوکارمان و سپاسیانەکە نمونیان هەر زۆر بێ لە شیان ساغ بێ دەستی ماندووبوونیان ئەوکشین کۆمەڵە کەس هاتبوو بە قۆی جەسەدی هاوکاری ئەمە بوو مەسەر لە لابردنی شتەکانەوە بەڵێ دەستخۆشیان لەگەن بەڵام قەڵەباڵغەیەکی زۆریش بۆ ڕادێ لەوێایە ئەمە تۆزێ بەڕاستی گرفتیش دروستەکە بۆ تیمەکان ینی ئەمە یەکێکە لە ئیشکالەکانمان دیاردێکی کە زۆر ناشرین و زۆر نامەوە بەڕاستی زۆر دوورە لە شارستانێت و لە کارەساتێکی وا گەورەیە ئەم تەسویرکردنی موبایلە ئەم دەرێنانی موبایلە ینی ئەمانە بەڕاستی زۆر خەتەرە زۆر جار تێبینیشکەمان بۆ خوشک و برا ڕاگەیاندن کارەکانەوەی کە لە هۆت زۆنە لەو شوێنەی کە زۆنی ڕووداوەکەی تکایە لەوێ کۆمە بنەوە لە بەرەوەی زۆر جار مەترسی هەیە لە بەرەوەی ئەم ڕووداوە تەنشەکە هەتاکو ڕۆژی دواییش هەتاکو چارەسەرمان کرد هەر غازی لێچوو لەبەرەوەی بڕێکی زۆر غازی تیاوان و 500 لیتر بوو لە کاتی تەقینەوەی غازەکە تەنشەکە کەوتووە سەر زەوی بەداخەوە زۆربەی زۆری هاوڵاتیان نزیک بوونەوە لەو تەنکیە هەتاکو ئێمە قردیالەی مەمنوع دخولیشمان لێیا بوو بەڵام زۆر هاوڵاتی پابەند نابێت کە لە هەر شوێنێکە ئەو قردیالێ دانرا ئەمە بەپێی یاسا ئەو شوێنە حەسرەکرێ ئەوە هۆت زۆنی پێڵن لە کارکردنا بۆیە ئەبێ هاوڵاتیان لە هەر شوێنێکە ئەوەی بینی تەجاوزی ئەو نەکە لە بەروی بەپێی یاسا ئەوە ئیجرراعاتی لەگەڵەکرێ ئەوە یاسانشکردن لە بەروی ئەو شوێنە مەسرحی ڕووداوەکەیە شانوی ڕووداوەکەی هۆت زۆنی پێڵن لە هۆت زۆنە بەسە بێ تیمە تایبەتمەندانە کارکەن کە ئیشی خۆیانە بەڵام زۆر جار ئەمانە لە کاتی ئیشەکانە هاوڵاتی بینی ئەو قردێ لە بەرزەکاتوێتە ئەم دیەوە ئەمانە بەڕاستی زۆر جار ئاستەنگی دروستەکە بۆ ئیشەکانی. هەندێک جار هەیە تێبینیەکێ بێ خەڵکی ئاگاداری بن جاری وایە لە دڵسۆزیمان بۆ بەدەمەوچوونی خەڵک لە خەمخۆریمان بۆ بەهاناوەچوونی ڕووداوێک کارەساتێک کە ڕووەدا خەڵکێکی زۆر ئەڕژێنە سەر ئەو شوێنە بەنیەتەوەی کە بچن هاوکاریەکیان بکەن دەستبارگیریەکیان بکەن لە کاتێکە ئەبینی ئەو کەسە اختصاسی ئەو ئیشە نییە ناتوانێت ئەو ئیشە بکە لەو حاڵەتەیە جاری وایە قەڵەباڵغێکی زۆر دروستەکەن ئەبێ بە بارگرانی بۆ تیمەکانی ڕزگارکردن بۆ تیمەکانی ئاگر و کوژێنەوە بۆ تیمەکانی تەندروستی لەبەرەوە باش وایە لەو کاتانەیە ئێمە یعنی هاوکاری تو ئەوەیە کار ئاسانی بۆ ئەو تیمانە بکەیت ڕێگەیان بۆ چۆڵکەی کار ئاسانیان بۆ بکەی بۆی ئەوان بتوان ئیشەکانی خۆیان بکەن و ڕۆحی ئەو کەسە لە مردن ڕزگار بکەن جاری وایە یەکێک لە گرفتەکان لە کاتی کارەساتە ئەوەیە کە ئەو تیمانە ئەوەندەی سەرقاڵە بن بە ڕێکخستنی خەڵکو و دوورخستنەوەی خەڵکو و مەجالکردنەوە بۆ ئیشەکەیان ئەگەر ئەو کاتە تەرخانکەن بۆ ڕزگارکردنی ئەو کەسانەی کە تووشی ئەو کارەساتە بوون ڕەنگە کاتێکی باش بێ و دەرفەتێکی باش بێ ماوەیەکی باش بێ بۆی خەڵکانێک ڕزگار بکەن بۆیە داوام وایە لە خەڵکی ئەم کۆمەلگای خۆمان لە موسڵمانان کاتێک کە حادیثەیەکە بێ وەزعێکی ئاوا کارەساتێک دێتە ئاراوە ئەوەی ئەهلی اختصاص نەبوو ئەوەی ئەهلی ئەو ئیشە نەبوو نێتوانێت ئەو کارە ڕاپەڕێنێ دەرفەت بکاتەوە بۆ ئەوانەی کە توانیان هەیە لەو مەجالەیە بۆی ئەوانیش کارەکەی خۆیان بە جوانی ڕاپەڕێنن.